لەوانەی پێشوە باسمان لەوە کرد کە گۆرگیاز دەڵێ من هەموو پرسیارێک وەڵام دەدەمەوە و من هەر ئەوە نییە کە قسە بکەم بۆ خەڵک وتار بدەم. دوای وتاردانەکە شەر کەس پرسیاری هەبوو من دەتوانم وەڵامی بدەمەوە. لێرەوە سکرات دڵخۆش دەبێ بەوەی کە لە بەرنامەی کاری گۆرگیاسە ئەوە هەیە کە وەڵامی پرسیاریش بداتەوە. تەمەنە لێرە دوو جۆر لە قسەکردن دێتە ئاراوە. یەکێکیان قسەکردنە لە ناو گفتوگۆ دیالۆگ، یەکێکی تریشیان قسەکردنە کە یەکێک قسە دەکا و ئەوانی تر تەنها گوێ دەگرن، یعنی وتاردان. بە معنە گریکیەکەی گفتوگۆکە پێی دەوترێت دیالکتیک، دواتر دیالکتیک معنای تری وەرگرتووە. وە لە دیالکتیکە هەردوو جەمسەرەکە ئەوەی کە لە ناو گفتوگۆن فعالن، کاران، بەڵام لە وتاردانە ئەوەی وتار دەدا فعالە، یعنی کارایە، بەڵام ئەوەی کە وتارەکە وەردەگرێ منفعلە، یعنی ئەوەیە کە لە ڕێگەی ئەمەوە وای لێ دەکرێت جۆرێک بێت و هێزێک لە ناویە فعال دەکا و تا وای لێ بکە، یعنی بەو هێزە ئینفعال بکە، وای لێ بێت کە دۆخێکی تر وەرگێت. لەبەرەوە لێرە دەبێ هەر لە سەرەتاوە بزانین وتاردان و دیالکتیک چییە، یعنی ئەمانە دوو جۆر دوو شتی جیاوازن. گۆرگیاز وتار بێژە، بەڵام لە دوای وتارەکەی ئیتر ئەو پرسیار هەیە کەسانێکەن دەتوانن پرسیار بکەن. تاوان ئەو کەسانی کە دێنە ناو ئەو کۆڕەوە کە ئەم وتاری تیا دەدا، هەر هاتنە ناو ئەو کۆڕە لەبەرەوە بە عەقدێکی پێشینەیە هاتن بۆ ناو ئەو کۆڕە. ئەویش لەوێوە کە ئەوانەی دێن بۆ ئەو کۆڕە دەبنە وەرگر قوتابی، ئەوەش کە لەوەیە مامۆسایە وەشتانێکی هەیە ئەم دەیڵێ بەوانی تر. کاتێک بەم سایکۆلۆجیایەوە ئەو کۆبوونەوەیە دروست دەبێت، ئەو کاتەی تر سنووریش دادەندێ، سنوورێک بەبێەوەی کەسەکان هەستی پێ بکەن، سنوورێکی نادیار دادەندێ بەهۆی ئەو پەیمانەوە بۆ ئەوانەی کە لەوێ ئامادەن و ئەو سنوورە کە دادەندێ پرسیارەکانیان سنووردار دەکات. بە معنایەکی تر وتاربێژ دێت وێنای شتەکان دەکاتەوە، یعنی ئەو شتانەی کە باسی دەکا، بابەتێک باس دەکا، دێت ئەو شتانەت بۆ تعریف دەکا کە تعریفی کرد ئەو کاتە تۆ کە پرسیار دەکەی حەسە بە ئەو تعریفانەی کە کراون پرسیار دەکەیت، یعنی ئەو تعریفی کراوە بۆ شتەکان. لەبەرەوە کاتێک پرسیارەکەت لە حدودی تعریفەکەت دەچێتە دەرەوە، ئەو شتانێک کە ئەو پێناسی کردوون، ئەوە تۆ دەچیتە دەرەوەی کۆبوونەوەکە. یعنی ئەو کاتە تۆ ئەم پرسیارێک کردوتە، پرسیارێکە لەو دەوروبەرێکا کراوە و ئەوان چاوەڕێی پرسیارێکی دیاری کراو دەکەن کە ڕەبتە بەو شتانەی پێناسە کراون، بەو شێوەیە کە بۆیان پێناسە کراوەتەوە.
وە کاتێک کە تۆ پرسیارێک لەوێ دەکەیت دەچێتە دەرەوەی ئەو شوێنە ئەوانەی کە لەوێ هەمووی لەوێن ناڕزایی دەردەبرن بەرامبەر ئەو پرسیارەی کە کردوتە وەکو ئەوەی کە بڵێن تۆ هاتوویت ئێرە تێک دەیت کۆبوونەوەکە تێک دەیت ئەو کاتە کەسەکە وەکو کەسێکی تێک دەردەکەوێت بۆچی؟ چونکە ئەوان کە ئەم قسەیان بۆ دەکا هەموو شتەکانی تعریف کردوێتەوە بە شێوەیە کە ئەوانی تر وا دەیبینن کە ئەوان بینیان ئیتر ئەو کاتە زەمینە ساز دەبێ بۆ ئەوەی ئەوان هەر پرسیارە بکەن ئەم بتوانێت وەڵامی بداتەوە ئەمە وەکو ئەو وایە کە لە وانەکەی پێشوو لەبارەی مۆزۆی بیرکاری و ئەمەلی حسابیەکانەوە باسمان کرد کە تۆ بۆ نمونە شتێکت تعریف کرد بەوەی کە ئەم شتە ئەمەیە ئەمە تعریفمان کرد شتێکی ترمان تعریف کرد بەمەی کە ئەمە ئەوەیە شتێکی ترمان تعریف کرد یعنی پێناسەی شتەکانمان کرد و شتەکانمان دیاری کرد بە کۆمەڵەشت ئەو کاتە چی دەمێنێتەوە گەمەی نێوان شتەکان دەمێنێتەوە بۆ نمونە لە یاری شەترەنجە من تعریفی ئەوەم کرد پێناسەی ئەوەمان کرد کە ئەسب بە شێوەی ئێڵی ئینگلیزی دەبێ بجوڵێت ئیتر ئەسب دەبێ بەو شێوەیە بجوڵێت ئەوە پێناسە کرا یعنی لای هەمومان ئەسب بە ئێڵ دەجوڵێ بەبێ ئەوەی پرسیار لەوە بکەین باشە بۆچی دەبێ بە ئێڵ بجوڵێ و بۆ بەیو نەجوڵێ بۆ نمونە و ئێمە ئەم پرسیارە ناکەین ئەوانە کە یاری شەترەنج دەکەن هەرگیز ئەو پرسیارەیان نەکردووە باشە بۆ ئەسب دەبێ بە ئێڵ ئێمە بیجوڵێنین بۆ بەیو نەیجوڵێنین کێ وتی ئەسب دەبێ بە ئێڵ بجوڵێن کاتێ ئەمانە تعریف کران ئەم ئەسپە دەبێ بە ئێڵ بجوڵێ فلانە دانەیتریان دەبێ بەو شێوەیە بجوڵێ بەو شێوەیە ئەمانە یعنی چی کران تعریف کران و دانران ئیتر ئەم تعریفانە نابێت دەستی لێ بدرێت بۆ نمونە لە هەر لە زانستیشە کاتێک بۆ نمونە لە فیزیا پێناسەی هێزت بۆ دەکەن بە هاوکێشەیەک و ئەوانە ئەمە وەردەگرنە معادلەیە کە هێز عیبارەتە لەوە هێز ئەمەیە جوڵە ئەمەیە فلان ئەمەیە دواتر هەرچی پرسیار هەیە ڕەبتە بەم تاریفانەوە کە کراوە کە من دامنا ئەمە ئەوەیە و ئەوەش ئەوەیە ئەو کاتە دەڵێم ئەمە و ئەوە ئەگەر ئاوا بێ ئەوەیە یعنی ئەو کاتە تەنها مۆزوعی یاریکردنە بە سیستەمەکە لەبەر ئەوە لێرە ئیمکانیەتی ئەوە دروست دەبێ هەر پرسیارێک بکرێت جواب بدرێتەوە بۆچی چونکە بە شکلێکی پێشینە ئەمانە تعریف کراون بەبێ ئەوەی ئێمە پرسیار بکەین لەوەی کە باشە لە تعریفەکە پرسیار بکەین پرسیار بکەین لەوەی ئەوە چییە و ئەم پرسیاری چییە نابێتتر دەبێت تۆ پرسیاری چۆنە بکەیت چۆنە وە لێرە وتاردان جوابی هەموو پرسیارێکی چۆنە دەداتەوە وتار بێش بەڵام دوای چی دوایەوەی کە تعریفی ئەو شتانە ئاوا کراوە و ئەم تعریفانە کە دەکرێت تعریفکردنەوەی ئەم شتانەیە بۆ کۆمەڵە کەسکە دەیان نەبێ ئەو شتانە ئاوا بن و ئاوا تعریف بکرێن پێناسە بکرێن یعنی بەو شەوەی کە پێناسە کراون حەز دەکەن ئەو شتانە بە پێی ئەو پێناسەیە بن ئەو کاتە کە حەزیان کرد ئاوا بێ هەرگیز مەیلی ئەو پرسیارە لەلایەن دروست نابێت کە ئەم شتە بۆچی ئاوایە و بۆچی بە شێوەیەکی تر نەبێت یعنی لێرە پرسیارەکە ناکەوێتە سەر ئەساسی شتەکە بەڵام کە پرسیارەکە کەوتە سەر ئەساسی ئەو شتە یاریەکە تێک دەچێت لەبەر ئەوە کاتێک گۆرگیاس لە ناو پەیوەندیەکایە وە کۆمەڵە وعدی هەیە بەو خەڵکە کە شتێکەیە فێریان دەکا ئەو خەڵکەش دێ بۆەوەی ئەوە فێر ببن ئەو کاتە هەرگیز ئەوان ئەو پرسیارە ناکەن کە ئەو شتانە بۆ ئەوان بۆ نمونە من دەمەوێت بچم زمان فێر ببم
مامۆسایەکی زمان یاسای ڕستەی بۆ نمونە ئینگلیزیم پێدەڵێ. من نابێ بپرسم ئەم یاسایە بۆ وایە، من دەبێت تەنها بەم یاسایە دەبێت ئەو کارە بکەم، وشەکان ڕێکخەم. لەبەرەوە پرسیارکردنم لەوەی کە ئەم یاسایە بۆ ئاوایە و بە جۆرەکی تر نییە، ئەوە پرسیارەکە دەکەوێتە دەرەوەی ئیشەکە. و هەر شتێکی تریش لەمانە. بۆ نمونە من دەمەوێت بچم یاری شەترەنج فێر ببم لە لای کەسێک، ئەو کەسە ئیدعای ئەوە دەکا کە مامۆسای یاری شەترەنجە دەتوانێت یاری شەترەنج فێری من بکە، کە منیش دەچم بۆ فێربوونی یاری شەترەنج دەچم. لەبەر ئەوە بۆ فێربوونی یاری شەترەنج دەچم، ئەوەی کە پێویستمە ئەوەیە ئەوەم نیشاندا ئەسپەکە چۆن دەجوڵێ و فێری ئەوەم بکە. حدودی پرسیارەکانی من ئەوەی کە من دەیکەم لەبارەی ئەوەی ئەسپەکە چۆن دەجوڵێ، چۆن ئەسپەکە بجوڵێنم، ئەویش پێت دەڵێ ئاوا بیجوڵێنم، ئەی چۆن قەڵا بجوڵێنم، پێت دەڵێ ئاوا بیجوڵێنم. یعنی من هەر پرسیارێکی لێکەم ئەو وەڵامەکەم دەداتەوە. بۆچی؟ چونکە ئەم وەڵام و پرسیارە پێشتر ئامادەکراون. بەهۆی چی ئامادەکراون؟ بەهۆی تەعریفی شتەکانەوە، شتانە پێناسە کراون کە دەبێ ئاوا بن و ئاوان. و بەر لە هەموو شتێک تۆ دەبێ قەناعەتت بەوە هێنا بێ کە ئەو شتانە ئاوان. بۆ نمونە کە من دەچم یاری شەترەنج دەکەم، دەبێ قەناعەتم بەوە هێنا بێ کە ئەو شتانە هەر چۆنە بێ من پرسیاریان لەبارەوە نەکەم بۆچی ئاوان، چونکە من دەمەوێت یاریەکە فێر بم، نامەوێت بزانم ئەو یاریە چییە، چۆن ئەو یاریە ئاوایە، بۆچی وا دانراوە. ئەم پرسیارانم لانیە. بۆچی؟ چونکە لە ئەسڵا من بۆ شتێک دەچم، ئەو شتێک کە بۆی دەچم ئەو پرسیارانە هەڵناگرێت. وەکە من ئەو پرسیارانم هەبوو ناچم بۆ ئەوێ. بۆچی؟ چونکە ئەو دەڵێ فێریش من فێری شەترەنجت دەکەم، بەڵام من نامەوێت فێری شەترەنج بم، من دەبێت بزانم شەترەنج چییە، نامەوێت بزانم چۆنە تاوەکو منیش بیکەم. دەمەوێت لە ئەسڵی ئەم شتە تێبگەم، ئەمە لەکوێوە هاتووە، چییە. کاتێ من ویستم بۆ فێربوون بچم، ئەو کاتە من خۆ بەخۆیی چی دەکەم؟ تەسلیمی ئەو کەسە دەبم کە فێرم دەکات. چونکە ئەگەر من تەسلیم نەبم دەڵێ پێت دەڵێ تۆ ئەگەر ئاوابی فێر نابی، لەبەر ئەوە بۆەوەی فێربی دەبێت قبول کەی کە من ڕاد بێنم لەسەر شتەکان. ئەلێرا ڕاهێنانەیە لەسەر شتەکان. و ئەو پرسیارانەی لێرە دەکرێت تەنها لەسەر چییە؟ لەبارەی چۆنیەتی شتەکانەوەی. کەواتە ئەلێرا پرسیارەکان چین؟ مەحدودن بەوەی چۆن ئەم شتە بکەم و چۆن ئەو شتە نەکەم، چۆن وا بکەم فڵانە کەس قەناعەت بێنێ بەو شتە، قسەکان چۆن بکەم. یعنی چی؟ یعنی شتەکان کاتێ پێ بە شکڵێکی پێشینە تەعریف دەکرێن و دادەندێن، ئەو کاتەی تر یاریەکە دەست پێ دەکات کە لە حدودی یاریەکە هەر ئەگەرێک ڕوودەدا چی هەیە؟ سیستەمەکە ئیستجابەیەکی بەرامبەری وەڵامێکی بەرامبەری هەیە. وەلا چیایە؟ لە حدودی ئەوەی کە دانراوە. لەبەر ئەوە کاتێک پرسیاری کەسەکە ئەم کەسە وتمان دەیەوێت فێر بێت، لەبەر ئەوەی دەیەوێت فێر بێت پرسیارەکانی هەمووی لەبارەی چیەوەیە؟ چۆنیەتی کردنی ئەو شتەوەیە. و ئەو کەسەش وەڵامی ئەو پرسیارانەی لایە کە ئەم شتە چۆن بکە. بەڵام کاتێک کەسێک نایەوێت فێر بێت، ئیشەکەی بە فێربوون نییە، ئیشەکەی بەوەیە کە ئەمەی خەڵک فێری دەبێت چییە بزانم چییە، نەک فێری بم چۆن بیکەم، فێری بم بیکەم، نا بیناسم بزانم چییە. کە پرسیاری چییە؟ ئێساستی پێ دەکەن پرسیاری چییە دەمانبات بۆ شوێنێکی تر. لەبەر ئەوە کاتێ من دەچم بۆ ئەو مەجلیسە پرسیاری چییە دەکەم، لەو مەجلیسە فرێدە دێمە دەرێ. جاری هەر ئەسڵەن ناڵم بچمە ئەو مەجلیسە. بۆچی؟ چونکە کاتێک ئەو مەجلیسە منی قبوڵە کە من بچم عەقدێک بکەم بۆ فێربوونی فڵانە شت. وەکە ڕۆژمە ئەوێ ئەم عەقدەم کرد بۆ ئەوەی فڵانە شت فێر بم، ئەو کاتە پرسیارەکانیشم لە حدودی چیایە؟ لە حدودی فێربوونی ئەو شتایە و ئەو شتم فێر دەکرێت. ئەو کاتە مامۆساکە لە مۆقعێکایە، لە ناو سیستەمەکە تۆش لە مۆقعەکەی،
و لە مۆقعەوە دەتوانێت هەموو پرسیارێکی ئەوە جواب بداتەوە کە کەوتوێتە ئەو مۆقع. بۆچی؟ چونکە پێشتر ئەم پەیوەندیە تەحدید کراوە و پێشتر وەکو وابێت وەڵام پرسیار وەڵامەکان هەمووی چی بوون؟ هەمووی دانراون. و بۆیە پرسیارێکی تازە نایەتە ئاراوە. لەوەیە گۆرگیاز دەڵێ لە بەشی دووەمی محاوەرەکە کە جامان کردوێتەوە، دەڵێ من هەموو جارێکە و وتارەکەم تەواو دەبێت دەڵێم هەر کەس پرسیاری هەیە بابیکە، وەڵامی هەموو پرسیارێک دەدەمەوە. ئەم پرسیارانێک کە دەکرێت دەبێت تۆ بزانی ئەوانەی کە لەوێن چین و ئەو پەیوەندیە چۆنە، و پرسیارەکان هەر پرسیارێک لەبارەی فێربوونی ئەو شتەوە لێم بکرێ من وەڵامی دەدەمەوە. وەکو ئەو وایە وەکۆی کە باسمان کرد لە بیرکاریەکە لە حسابەکە هەر پرسیارێک لەبارەی کۆکردنەوەی شتێکەوە تۆ لەو کەسەی بکەی کە فێرت کردووە ئەو پرۆسانە ئەنجام برا ئەو دەتوانێت وەڵام بداتەوە. تابان ئەو دەڵێ من بانگێشتی ئەوم کردو، یعنی دیعای ئەوە دەکەم کە دەتوانم نەکردۆ بۆ نییە پرسیار بکەی. ئەسڵەن من یعنی ئەوە یەکێکە لە شتەکانی من کە شانازی چیەوە دەکەم، ئەویش ئەوەیە کە من دەتوانم هەموو پرسیارێک وەڵام بمەوە. لەبەر ئەوە سوکرات تۆ دەتوانی هەر پرسیارێک دەتەوێت بیکەی بیکە، من دەتوانم وەڵامی بدەمەوە. تاوان گۆرگیاز لە کێوە دەڵێ لەوێوە کە تا ئێستا فعلەن هیچ کەسێکی وەکو سوکراتی توش نەبووە کە ئیشی بەزانینی ئەو شتە بێت، نەفێربوونی ناسینی ئەو شتە. ئەو شتە خۆی چییە؟ نەگەوەی فێری بێ بیکات، وەکو پیشەیەک وەریگرێت و ڕابێنرێ لەسەرەوەی کە ئەو شتە بکات. و ئێمە ئەو شتانەی کە ڕایە دێین لەسەریان ناوی زانینمان لێناوە. ئێستا تۆ دەڵێی زمانی کوردی دەزانم، ئەمە زانین نییە. من پرسیارە لێکم لەبارەی ئەوەوە کە ئەم زمانە چییە، تۆ هیچ نازانی، بەڵام دەزانی چی بکەی؟ ئەم زمانە قسەی پێ بکەی. ڕاهاتووی لەسەر قسە پێکردنی. لەبەرەوەی کە تۆ دەڵێ من کوردی دەزانم، یعنی ئەوە ناتۆ زمانی کوردی دەناسیت، یعنی دەزانی بەکاری بێنی وەکو نظامەکەی بەکار بێنی و ڕاهاتووی لەسەر بەکار هێنانی. وە گۆرگاسیش خۆی دەڵێ من خەڵکی ڕادێنم، فێری دەکەم لەسەر چی؟ لەسەر قسە زانی. لەبەرەوە کاتێک کە پرسیارێک دەکرێت هەمووی بەو سیستەمە بە شکڵێکی پێشینە کۆنترۆل کراوە و بیرکردنەوە کۆنترۆل کراوە. یعنی ئەو بیرەی کە پرسیارەکە دەکا کۆنترۆل کراوە بە چۆن؟ یعنی هەر کەسێ دەچێتە ئەوێ ناتوانێت بیرکاتەوە پرسیارێکی تر بکات، چونکە چوە بۆیە بۆ فێربوون نیازێکی هەیە، شتێکی دەوێت دەستی کەوێت. و خەیاڵی لای ئەوەیە چۆن فێر ببێت. لەبەرەوە هەموو پرسیارەکانی لەبارەی چەوەی چۆن ئەوە بکەم، چۆن ئەوە نەکەم، چۆن هەمووی لەبارەی کردنەکانەوەیە. چی بکەم؟ کەس ناپرسێرە باشە بۆ دەبێ ئەمە وا بکەم. ئەمە هەر لە ژیانی ڕۆژانەشمانە ئێمە ڕۆژانە دێینە دەرێ کۆمەڵە شت هەیە دەیکەین بەبێ ئەوەی قەت بپرسین ئەرێ باشە ئەمە بۆ دەکەین. کۆمەڵە ڕێوڕەسمە پێ ڕاهاتوین و دەیانکەین. ئەمەش بە ئەمان شێوە تۆ دەبێ ئەم جۆرە لە هێنێکی پیشەییە، هونەرێکی پیشەییە، شتێکی پیشەییە و تەکنیکیە. تۆ دەبێ وەکو ئامێرێ خۆت ڕابێنی ئەو سیستەمە لە ناو تا بچەسبێت تا بتوانی لەو شوێنە هەرچی وترا تۆ بتوانی وەڵامی بدەیتەوە. تەبعاً کاتێک کە ئەم زەمینەیە دەگۆڕێ یەکسەر ئەو کاتە و سیستەمە چی دەکات؟ پەکی دەکەوێت لە ئیشکردن. ئەو کاتە قودرەتی وەڵامدانەوەی چی نییە؟ پرسیارەکەی. جا پرسیاری سوکراتی ئەمە مەترسیەکەیەتی، مەترسی پرسیاری سوکراتی. پرسیاری سوکراتی ئێمە لە ناو ڕێک ئەو سیستەما دەردین، دەوان باتە شوێنێکی تر. تاوان گۆرگا زۆر بە لە خۆڕازی بوونەوە بە سوکرات دەڵێ من
تا ئێستا تووشی ئەوە نهاتووم یەکێک پرسیارێکم لێ بکە و پرسیارەکە لە لام تازە بێت هەموو ئەوەی وتویانە و پرسیارانە هەمووی من پێیان هاشتم حتمما بۆ فێربوونی ئەو شتانێکە و باسی دەکا هەر کەسە پرسیار بکات چی دەکا پرسیارەکان هەمووی لێک دەچن کەسێک تۆ فێری شەترەنج دەکا کاتێک تۆ دەی پرسیاری لێ دەکەی بۆ فێربوونەکە هەمووانەی دێن هەر چی دەکەن فعلەن ئەو پرسیارانەی کە دەیکەن هەمووی نزیکە لە یەکەوە وە جوابەکانیش هەموو چین جوابی ئامادەکراون لەبەرەوە لە دواتر لە گفتوگۆکە ئەوە دەبینین جوابی ئامادەکراو چۆنە و چییە بەس بەر لەوەی بچینە سەر ئەوەی کە جوابی ئامادەکراو چییە تاوان جوابی ئامادەکراو لە دیالکتیکە جوابی ئامادەکراو وجودی نییە چونکە لە ئەو جوابی ئامادەکراو جوابە بۆ پرسیاری چۆن بەڵام لە دیالکتیکا پرسیارەکە چییە لەبەر ئەوە لێرە ئەوەی کە بە چۆن جواب دەداتەوە یانی ناتوانین بە چۆن جوابی بیتەوە یانی ناتوانین جوابی چۆن بدەیتەوە کاتێ پرسیارەکە چییە لەبەرەوە لێرە ئەوەی ڕاهاتوە جوابی چۆن بداتەوە کاتێ پرسیاری چی لێ دەکرێت ئیتر ناتوانێت جواب باتەوە کە ناتوانێت جواب بداتەوە بەرامبەرەکە تۆمەتبار دەکا بە شتێک بەوەی کە تۆ گێرە شێوێنی بەوەی کە تۆ هەر نازانی ئەو پرسیارەی دەکەی یان پرسیار نییە ئیتر کۆمەڵە شت کە هەیە تەبەن ئەوێش لەوێ حکم دەکا فەرەزەن ئەگەر لە ناو ئەو جمهورە بێکە لەوێن هەموو ئەو جمهورە فعلەن ئەوانیش لەبەرەوەی بیرکردنەوەیان بە چۆن بەرنامە کراوە بە پرسیاری چۆن و وەڵامی چۆن ئەوانیش لەگەڵ ئەوە هەمووی هجووم دەکەنە سەر ئەو کەسە کە پرسیارەکە بەچێ دەکات و لێرەوە ئەم پرسیارە دەبێتە پرسیارێکی مەترسیدار جا بەر لەوە ئەوەتان لە دیالۆگەکە بۆ ڕوونکەمەوە کە پرسیاری چۆن بە پرسیاری چییە پرسیارەکە دەکرێت بەڵام بە پرسیاری چۆن جواب دەدێتەوە باجارێ بچینە سەر پرسیارەکە زانین پرسیاری چییە ئەم پرسیاری چییە سوکرات چۆن دەیکا تاوان شێوازی سوکرات لە پرسیاری چییە جیاوازە لە شێوازی فەرەزەن ئەرستۆ لە پرسیاری چییە و شێوازەکانی کردنی پرسیاری چییە دەگۆڕێ لە فەیلسوفێکەوە بۆ فەیلسوفێکی تر گۆڕانی بەسەرادێ ئەرستۆش بە پرسیاری چییە پرسیار دەکات بەڵام بە شێوازێکی تر و لە بوارێکی تراوە پرسیارە دەکات ئەفلاتون تایبەتمەندی خۆی هەیە لەوەی کە بە چییە پرسیار دەکات و بزانین پرسیارەکەی چۆنە تەمەن ئەمە لە محاوەرەکانە لە گفتوگۆکانی تریشە ئەمە دووبارە دەبێتەوە و دەبێ ئێوە لە گرنگی ئەم پرسیاری چیە تێبگەن چونکە کە تۆ لە محاوەرەکە دەخوێنی تواز دەکەی ئەمانە هەر قسەی ئەتیادیە و پرسیارێکە بەمومان دەزانین بیکەین و ئاوا دەیبینین یانی شتێک کە سەرەتا دەخوێنینەوە دەڵێنەوە چییە و پرسیارانە چییە بەڵام دواتر ئەم پرسیارە ئیتر بەرەو شوێنێکمان دەبا ئەم پرسیارە تەنها دەرگاکەیە ئیتر دەڕوا بەرەو شوێنێکی دوور کە هەرگیز ئێمە تەوەقع ناکەین بۆچی چونکە ئێمە بیرکردنەوەمان ڕاهاتووە بەچی بە پرسیاری چۆن و چاوەڕێی پرسیاری چۆن دەکەین و پارچاوەڕێی جوابی چۆنیش دەکەین کام چاوەڕێیەمان کردە و کاتە ئێمە فعلەن هەست دەکەین ئەمەش پرسیارێکی ئەتیادیە وەکو پرسیاری چۆن بەس ئەمە پرسیارێکی ئەتیادی نییە وەک پرسیاری چۆن ئەمە پرسیارێکی مەترسیدارە لەسەر ئەو سیستەمەی کە سیستەمی پرسیار و وەڵامە بە چۆن وەکە دیالکتیک دروست ناکەم جەمسەرێک پرسیار دەکا بە چۆن ئەوی تریش وەڵامی دەداتەوە دەڵێ ئاوە بەس لە چیا ئێمە لە بەردەم شتێکی ترین تاوان چی و چۆن ئێمە لەوانەیە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەمانە ڕۆژ نەبێ بەکاریان نێنین یا بڵێم زۆر بەکاریان دێنین
تەنان منداڵەکانیش بە چیە و چۆن پرسیاری خۆیان هەر دەکەن وە جاری وا هەیە منداڵەکان پرسیارێکمان لێ دەکەن ئێمە ناتوانین وەڵامی بینەوە و پرسیارەکان بە چیە یا بە چۆن دەکرێن ئێستا با بینە سەر پرسیارە سکوراتێکە ئەو پرسیارەی کە لە لێر لەم گفتوگۆیە و لە گفتوگۆکانی تریشە تاوان هەر هەیە وە کەسەکە سەرەتا کە قسەی لەگەڵ دەکا دەوێت نیشانی بدا پرسیارەکە ئەو لە چی پرسیار دەکات ئەوەی کە پرسیارەکەی ئەو دەیەوێت چییە لەبەرەوە نمونەی بۆ دێنێتەوە نمونەی زۆر سادە لەبارەی پرسیارەکەەوە تاوان ئەماینەکەیە ئێستا من محاوەرەکە دەخوێنمەوە خیرەفۆن لەگەڵ سوکراتایە سوکرات دەڵێ کە ڕۆشتین بۆ لای گۆرگیاس خیرەفۆن تۆ پرسیارەکەیە لێ بکە تۆ پرسیارەکەی لێ بکە سوکرات دەڵێ دوایەوەی دەڵێ ئەوە بۆ من جێگەی دڵخۆشیە کە ئەو وەڵامی پرسیار دەداتەوە اینجا ئەمە ڕوو دەکاتە خیرەفۆن لەگەڵ خیرەفۆنە قسە دەکاڵێ پێم خۆشە کە گۆرگیاس جوابی پرسیار دەداتەوە ئەڵێ گەرچوون بۆ لای تۆ لێی بپرسە ئەویش دەڵێ چی لێ بپرسم لێ بپرسە کە ئەو چییە یعنی کە گۆرگیاس چییە وەکو چۆن من دەڵێم ئازاد چییە تۆ دەڵێ ئازاد ئەندازیارە ئەی فلان چییە دەڵێ فلان مامۆسایە ئەی فلان چییە فلان ئاوایە ئاوایە ئەڵێ لێ بپرسە ئەو چییە ئەڵێ لە مەبەستەکە تێناگەم یانی چییە پێ بڵێم چیت ئەڵێ مەبەستم لە پرسیارەکە ئەوەیە کە لەو کەسەی دەکەیت پێڵاو دەدورێت یانی کەسێک کە پێڵاو دەدورێت تۆ ئاوا پرسیارێکی لەم جۆرەی لێ دەکەی وەکو ئەمە پێی دەڵێی تۆ ئیشت چییە یانی چی دەکەیت تۆ چیت ئەویش دەڵێ پێڵاو ئەڵێ ئیشت چییە دەڵێ پێڵاو دوورین ئێستا دەزانی پرسیارەکە چییە یعنی پرسیارەکە کە تۆ دەڵێ چییە ینی ئیشی ئەو کەسە چییە ئەوەی کە ئەوی کردووە بەو شتە بەوەی کە ئەوە بێت چییە تاوان ئەم پرسیاری چییە لە سەرەتا زۆر ئاسانە فەرزان من بە یەکێک دەڵێم ئەوە چییە ئەڵێ ئەوە درەختە بەڵام لێرە پرسیارەکە ناوەستێ من دەڵێم ئەوە تۆ تەنها ناوی درەختەکە دێناوە بەس ئەوەی کە پێی دەڵێ درەخت چییە یعنی ئەو کاتە داوای چیەتی ئەوە دەکەم کە تۆ وتوتە درەختە جا لێرەش چیەتی ئەو کەسە کاتێ لە ئیشەکەەوە سەیری دەکەی بە ئیشەکە دیاری کراوە ئەڵە کاتێک بە کەسێک دەڵێم ئەوە ئیشی چییە ئەوە تۆ چی دەکەیت دەڵێ ئەوە دەکەم ئیشەکەی ئەو هونەرەی کە ئیشەکەی پێ دەکا ئەو تعریف دەکاتەوە بۆ ئێمە بەچی پێناسەی دەکاتەوە بەو شتە کەسێک یاریزانە یاری دەکات چی دەکات یاری دەکات و ئەم یاریزانیە ئەمەی کە هەیەی ئەو پێناسە دەکاتەوە بۆ ئێمە وەکو یاریزان یعنی شتێکەیە وای کردووە ئەو یاریزان بێ و فەرەزان شتێکی تر نەبێت ئێستا ڕۆشنە پرسیارەکەی سوکرات چۆنە خێرەفۆنیش دەڵێ ئێستا تێگەیشتم وابزانم ئێوەش لای ئێوەشونە هەر گەیشتینە لای یەکسەر لێ دەپرسم یعنی ئێستا دەزانم ئیتر چۆن پرسیارەکەی لێ بکەم دەزانم مەبەستەکەت چییە لەوەی کە تۆ دەڵێی لێ بپرسە تۆ چیت ئێستا دەچینە سەر بەشی دووەمی گفتوگۆکە
طبعا لێرە خیرەفۆن و سوکرات چوون بۆ لای گۆرگیاس ئیتر دیار نییە لە ماڵی گۆرگیاس لە ماڵی کاریکلیسە یا لە ماڵێکی ترە بەڵام پێ دەچێت لە ماڵی ئەو بێت بەڵام قوتابیەکی خۆی لەگەڵایە بە ناوی پۆلس خۆی بە قوتابی گۆرگیاس دەزانێ و پێی وایە لە گۆرگیاس فێری قسەزانی بووە و دەزانێ لەبارەی شتەکانەوە قسە بکا و وتار بدە جا لێرە دیارە گەیشتونەتە ماڵەکە خێرەفۆن دەست پێ دەکا بە پرسیارەکەی پێشتر سوکرات پێی وتی تۆ پرسیارەکە بکە خێرەفۆن دەڵێت جەناوی گۆرگیاس کالیکلیس ڕاست دەکا کە تۆ وتوتە هەر کەسێک هەر پرسیارێک کرد لەبارەی هەر شتێکەوە لێ بکا دەتوانی وەڵامی بدەیتەوە گۆرگیاس دەڵێ ئەوە ڕاستە خێرەفۆن لە کاتی وتاردانەکەشدا ئەوەم بە خەڵکەکەوت هەر پرسیارێکیان هەبێت بیکەن تا وەڵامی بدەمەوە جگە لەوەش ئەوە ساڵانێکی زۆر تێپەڕیوە و شتێکی ئاوا نەبووە کە کەسێک پرسیارێکی کردیوێت کە بۆ من تازە و چاوەڕێ نەکراو بێت ئەمەم بۆ باسکردندا پێشتر بۆم باسکردن لەبەرەوە بابەتەکانم جا کردەوە چونکە تێکەڵیەکەیە لە بەشی دووەمە هەم بابەتی پرسیارکردنەکەی سوکرات پرسیارەکە هەیە هەم ئەوەش کە گۆرگیاس لە کوێوە دەڵێ من هەر پرسیارێک بکرێ دەتوانم وەڵامی بدەمەوە و هیچ شتێک نامتەوەقع نیە هەر پرسیارێت تا ئێسا لێم کرابێ پێشبینی کراو بووە کە ئەو پرسیارە دەکرێت ئێمە لە کوێوە پێشبینی کراوە وتمان پێشتر ئەم وەڵام و پرسیارانە سیستەمەکە ڕێکی خستوون بۆیە پێشبینی کراوە لەبەرەوە چاوەڕێی ئەوە ناکە هیچ پرسیارێک کە لە دەرەوەی ئەوە بێ کە ئەو دەیزانێت لێ بکرێت ئەمە چۆن ئاوایە لەبەرەوەی ئەو کەسەی دێ پرسیاری لێ دەکا بەر لەوەی بێ پرسیارەکەی لەکە مەحکوم بۆ بەو سیستەمەی کە سیستەمی پرسیار و وەڵامەکەیە دوایەوە خێرەفۆن دەڵێ دەی مادام وایە ئەوە هەر زۆر بە ئاسانی وەڵامی پرسیارەکەی من دەدەیتەوە ئەگەر تۆ هەموو هەر کەسێ پرسیارت لێکە هەر کەسێ بێت و پرسیارەکەشی هەرچی بێت تۆ وەڵامی بدەیتەوە دیارە ئیشەکەمان ئاسانە من پرسیارێکی زۆر بەسیط و سادەم هەیە لێرە خێرەفۆن لەوانەیە خۆشی کە سوکرات وتوێتی ئەو پرسیارەی لێکە نەزانێ ئەم پرسیارە ئاوایە دوایی ئەم پرسیارە بەرەو کوێ دەڕوا و ئەم پرسیارە چیمان لێ دەکات چۆن دەمان خاتە ناو گەشتێکی زۆر سەیرەوە پرسیاری تری بە شوێ نادێ ئەم پرسیاری تر دێنێتە ئارەوە یعنی ئەمە شاپرسیارە ئەمە جارە ئەو پرسیارەیە کە لە ناو خۆیە و لە حدودی جوابدانەوەی چیەکە چەندها پرسیاری تری هەڵگرتووە بۆ ئەوەی چی بکە بەم پرسیارانە هەڵدەدا وەڵامەکان کە دەدرێنەوە لە چی لانەدەن لە جوابی پرسیارەکە لانەدەن یعنی پرسیارێکمان هەیە کۆمەڵە پرسیاری تر هەیە بەرگری لەو فەزایە دەکەن بەرگری لە ناوچەی پرسیاری چیە دەکەن لەبەرەوە ئەو کەسەی وەڵام دەداتەوە دەبێ ئەو بێتە ناوچەی چییە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە یعنی دەبێ ئەو بێتە مەیدانی پرسیاری چییە کە وتوەتی من هەموو پرسیارێک وەڵام دەدەمەوە نەیوتووە من هەموو پرسیارێک لە مەیدانەکەی خۆم کە مەیدانی پرسیاری چۆنەیە وەڵام دەدەمەوە بۆ ئەوەی گۆرگیاس لە ناو پرسیاری مەیدانی پرسیاری چیا بمێنێتەوە بواری پرسیاری چیا بمێنێتەوە کۆمەڵێ پرسیاری تر بە شوێنم پرسیارە دێن گۆرگیاس لە ناو بواری پرسیاری چیا دەهێڵنەوە یعنی لەوێ دەهێڵنەوە تا وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کە بە چیە کراوە بەڵام دیارە خێرەفۆن لەوانەیە زۆر ئاگادار نەبێ مەسیری ئەم پرسیارە چۆنە و لەوانەیە سوکراتیش هەر ینی سوکراتیش هەر ئاگادار نییە نازانێ کە ئەم پرسیارە دواتر ینی چۆن
پرسیارەکانی تر چین کە لە دوایەوە دین چونکە پرسیارەکانی تر لە دیالکتیکەکە دروست دەبن ئەوەی سوکرات بۆ سوکرات گرنگە مانەوەیەتی لە ناوچە لە ناو ئەو بوارە کە پرسیاری چییە دەیکاتەوە بۆ بیرکردنەوە من و لە عینی کاتا هێشتنەوەی ئەوەیە کە خۆی دەڵێ من وەڵامی پرسیارەکە دەدەمەوە لەکوێ لە ناو ئەو بوارە کە پرسیاری چییە دەیکاتەوە لەبەرەوە فعلەن سوکراتیش دەزانێت پرسیارەکەی لەکوێ کردووە لە چی ئەو شوێنە ئەو منتقەی بواری وەڵامدانەوەکە چیە و چۆنە بەڵام ئەوەی نایزانێ فعلەن ئەوە نازانێت کە لە دوای ئەوەی ئەم پرسیارەی کرد چۆن بەکام لەو پرسیارانە بتوانێ گۆرگیاز لە ناو بواری چیا پرسیاری چیا بێڵێتەوە لەبەرەوە پرسیارەکانی سوکرات پرسیاری حاضر نین یەکەم پرسیار کە دەرگای شتەکەیەوش پرسیارە بە چییە دەڕوا بەڵام سوکرات خۆشی نازانێت دوایەوەی کە جەدەلەکە دەچێتە پێشەوە ئەم پرسیارەکانی کە دێن چی دوایەوە بزانین چی دەبێت ئەڵێ خێرەفۆن دەڵێ دەی مادام وایەوە هەر زۆر بە ئاسانی وەڵامی پرسیارەکەی من دەدەیتەوە گۆرگاسیش زۆر بە واسقی ینی بڕوا بەخۆبوونەوە ئەڵێ بێگومان وایە خۆشت ئێستا دەتوانیت پرسیارەکە بکەیت و تاقی بکەیتەوە ینی ئەمەی کە من دێڵم هەر لە خۆمەوە نایڵێم وە فعلەن نەروا بووە ئەگەر بێناوە بواری تاقیکردنەوەیە وەرە پرسیارەکەت بکە و تاقیکەرەوە بزانە من چۆن جوابی پرسیارەکەت دەدەمەوە ئەگەر هەر پرسیارێک بێت اینجا پۆلیس قوتابیەکەی دێتە پێشەوە وەکو بڵێ ئەم پرسیارێکی نییە ئەوەندە گرنگ نییە پۆلیس خۆی هەست دەکات دەتوانێت جوابی پرسیارەکە بداتەوە پرسیارەکەی زۆر ئاسانە لەبەرەوە دەڵێ دەیوێت خۆی تاقیکاتەوە وەکو تەلەبەی گۆرگیاز بڵا من وەکو تەلەبەکەی دەتوانم وەڵامت بدەمەوەی تر بۆ گۆرگیاسمان و دەبێت پۆلیس دەڵێ خیرەفۆن وابزانم گۆرگیاس ئەمڕۆ زۆر ماندووە چونکە وتارەکەی درێژەی کێشا و زۆر قسەی کرد تا ئەو پشوویەک دەدا بۆ پرسیارەکە لە من ناکەیت ینی ئەمە تەبان ئەگەر بە وردی لێ ڕامێنین مۆزوعکە ئەوە نییە کە گۆرگیاز پشوویەک بدا مۆزوعکە ئەوەیە کە پۆلیس دەڵێ من وەک قوتابیەکی گۆرگیاز وەڵامی پرسیارەکەت دەدەمەوە پێویست ناکاتەوە مامۆساکە ماندوو بکەیت لەبەر ئەوە پرسیارەکەت ئەسڵەن پرسیارێکی زۆر ئاسانە و وەڵامدانەوەیەکی ئاسانە اینجا خێرەفۆن بزانین چی دەڵێ خێرەفۆنیش تووڕە دەبێت چونکە فعلەن وەکو بڵێ پۆلیس کە ئەمە دەڵێ گاڵتەی پێ بکا بە پرسیارەکەی ینی بەوەی کە ئەو پرسیارەی تۆ چییە ینی تۆ پرسیارت لە گۆرگیاسی دەکەیت ئەو منیش دەتوانم جایی بمەوە خیرەفۆنیش لە بەرامبەر ئەمە جۆرەك دەکەوێتە شتێک دەڵێ هەڵە پۆلیسەوە چی دەڵێیت ینی ئەو قسەیە تۆ دەکەیت ینی تۆ لە گۆرگیاز باشتر دەتوانی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە ینی تۆ باشتری ینی من پرسیارەکەم پێچەوانەیە ئەوەی کە ئەم دەیکا ئەم پێچەوانەکەی دەکات خیرەفۆن دەڵێ ینی پرسیارەکەی من زۆر گەورەیە ینی تۆ پێت وایە گۆرگیاز ئەوەنە کەم توانایە و تۆ لەو بەتواناتری دەتوانی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە ئەم دێ پرسیارەکە این دەکات بچووک دەکاتەوە بەڵام خیرەفۆنیش گۆرگیاز بچووک دەکات کە وەڵامی پرسیارەکە دەداتەوە هەڵە ینی تۆ بەتواناتری لە گۆرگیاز دیارە تۆ وەکو بڵێ بەتواناتری لە گۆرگیاز ینی دەبوایە کەسێکی بەتواناتر لە گۆرگیاز وەڵامیان پرسیارە بداتەوە ئێستا تۆ کە لە خوار گۆرگیاسەوەی دەتێ وەڵامیان پرسیارە بیتەوە ینی ئەمە تەبەن ڕەتفعلە لە بەرامبەرەوەی کە ئەو دێت پرسیارەکەی بەکەم دەگرێت ئەویش دێ ئەوە دەڵێ تەمەن پۆلیسیش قسەزانە دەڵێ چی دەڵێ ئەوە کەی گرنگە ینی ئەوە کەی گرنگە کێ وەڵام دەداتەوە تۆ ئەم قاڕەنەیە بۆ دەکەیت ئەم بەراوردە بۆ دەکەیت تۆ
دەتەوێت وەڵامی پرسیارەکەت ناتێ وەڵامی پرسیارەکەت بدێتەوە ئیتر من بیدەمەوە یا گۆرگیاز بیداتەوە کەی مشکلەیە وەکو وابێ ئەگەر تۆ ئەمە لەلات گرنگ بێ گۆرگیاز وەڵام بداتەوە دیارە مۆزوعەکە پرسیارەکە نێ شتێکی ترە دەر بەڵام ئەگەر پرسیارەکەیە ئەوە منیش وەڵامی بدەمەوە و گۆرگیاسیش وەڵامی بداتەوە مادام وەڵامەکە تەواو بێت ئیتر جا قەیچێکە بە هەر کەسێک وەڵامی بداتەوە کەمان خیرەفۆنیش ئەڵێ وایە بێگومان ئەوە کێشە نییە مادام تۆ حەزت لێ وەڵامی پرسیارەکە بدەیتەوە پرسیارەکە لە تۆ دەکەم اینجا پۆلس بە خیرەفۆن دەڵێ زۆر بە هینەوە وەکو بڵێ بە باوەڕ بەخۆبوونەوەویش دەڵێ ئادەی پرسیارەکەت بکە خیرەفۆن پرسیارەکە دەکات دەڵێ پرسیارەکە ئەوەی ئەمە پرسیاری سکوراتیەکە ئێستا لێرە دەیبینین لەم دیالۆگە هەڵە پرسیارەکە ئەوەیە گەر گۆرگیاز لە نمونەی لە ڕێگەی نمونەی ترەوە یعنی ئەم پرسیارە تۆ دەتوانی لە چەندەها نمونە پرسیارەکە بکەیت یعنی چەند ئیش هەیە کە وجودی ئەو کەسە بەو ئیشە دیاری دەکرێت تۆ دەتوانی پرسیاری ئەو کەسە چیە بکەیت و وەڵامەکەش وەرگری و ئەگەر وەڵامەکە ئەمە بێ ئەوە زۆر ئاسانە بزانین ئەڵێ گەر گۆرگیاز سەمان هونەری هیرۆدیکۆسی برای هەبوایە ئەوە دەبوایە بە چی بانگی بکەین ئایا ئەمیشمان بە هەمان ئەو ناوە بانگ نەدەکرد کە ئەوی پێ بانگ دەکەین تاوان دیارە هیرۆدیکۆس برای گۆرگیاسە هیرۆدیکۆس پزیشکە و ئەو دەیەوێت لە وەکو بڵێ لەبەر ئەوەی ئیشەکەی گۆرگیاز دیار نییە چییە زۆر ڕۆشن نییە و ئیشی براکەی ئیشەکی پیشەیە زۆر ڕۆشنە دیارە چییە ئەڵێ ئەگەر بەهاتایە و گۆرگیاز سەمان ئیشی براکەی هەبوایە ئەوە هەر ئەو بەو ناوە بانگمان نەدەکرد کە براکەی بانگ دەکەی براکەی بەچی بانگ دەکەین بە پزیشک کەواتە و کاتەویشمان بەچی بانگ دەکرد بە پزیشک بانگمان دەکرد ئەڵێ بێگومان ئەویشمان بە هەمان ناو بانگ دەکرد خێرەفۆن دەڵێ ئەو کاتاقی خۆمان نەبوو بە پزیشک ناوی بهێنی یعنی ئەگەر بەهاتایە ئەو پزیشکی بزانایە ئیشەکەی پزیشکی بواە چۆن ئێمە براکەی بە پزیشک بانگ دەکەین هەر ئاواش دروست نەدەبووەوە شتێکی دروست نەبوو کە ئێمە ئەویش بە پزیشک ناوبەرین باسیکەین بانگیکەین ئەڵێ با ئەویش دەکرا ئەگەر ئەو هەمان ئیشی ئەوی وایە ئەو کاتە بەمیشمان دەوت پزیشک دوای ئەوە خیرەفۆن دەڵێ ئەی ئەگەر نمونەیەکی تر دێنێتەوە تەبەن هەر بۆەوەی تەواو ڕشتەکە ڕۆشن کاتەوە ئەڵێ ئەی ئەگەر گۆرگیاز هەمان ئەوە هونەرەی هەبوایە کە ئەریستۆفۆنی کوڕی ئاگلافۆن و براکەی هەیەە تاوانەوە دیارە دوور ڕەسام بوون وێنە کێش بوون برابوون ئەڵێ ئەگەر بەهاتایە و ئەو هەمان کاری ئەوانی بکردایە ئەو کاتە بە چ ناوێک بانگمان دەکرد یا ناومان دەبرد ئەڵێ بە دڵنیاییەوە دەبوایە پێمان بووتایە نیگار کێش یا وێنە کێش یعنی کەواتە پرسیارەکە لەبارەی چیەوەی لەبارەی ئەو ئیشەوەیە کە ئەو کەسەی پێناسە دەکرێت یعنی ئەو کەسە دەبێت بەو شتە ئەڵێن کەسەکە بوو بە پزیشک دوای ئەوەی چی هونەری پزیشکی لە ناویا چەسپا ئەو کەسە بوو بە یاریزان ئەو کاتێک کە سیستەمی یاریەکە لە ناو مێشکیا چەسپا و جەستەی لەگەڵ یاریکردنەکە ڕاهێنا هەر شتێکی تر لەوانەیە کە ئێمە هێنی دەکەین دەڵێن بوو بەوە بوو بە ئەندازیار سیستەمێکەیە لە ناویا دەچەسپێت بەپی ئەو سیستەمە چی دەکا بیناسازیەکە دەکا ئەو کاتە کە ئەوەی دەیکا پێ ئێمە پێی دەڵێن چی پێ دەڵێن ئەندازیار یعنی کەواتە ماهیەتی ئەو کەسانێک کە بەو شکڵە ناویان دەبین وەکو کەسێک ئیشێکی دیاریکراویان هەیە ماهیەتەکەیان عبارەتە لە چی لەو تەکنیکەی کە دەیزانن لەو هونەرەی کە دەیزانن یعنی ئەو ئیشەی کە دەیزانن ئەو کاتی ئێمە دەڵێن تۆ چیت تۆ ناڵێ من مرۆڤم ئەو پرسیارەکە لەبارەی بوونمەوەیە ئەم پرسیارەکە من دەڵێم تۆ چیت
لەبارەی ئەوەیە کە تۆ مرۆڤ مرۆڤ بووی بە شتێک، بووی بە مامۆستا، بووی بە ئەندازیار، بووی بە پزیشک، کە دەڵێم تۆ چیت، ئەو کاتە پرسیار لەوە دەکەم، لەوە ناکەم کە هەیە وجودەکەی خۆت، لەوە دەیکەم کە تۆ بوویت بەوە. یعنی ئەوەی کە ئەم مرۆڤە دەبێ بە پزیشک، یعنی پرسیار لە چی دەکەم؟ پرسیار لەوە دەکەم کە بووە بەو شتە، نەک پرسیار لە شتەکەی پێش دەکەم. ئەوە دەکەم کە یعنی بەل لەوەی ئەم شتە هەبێ هەبووە. یعنی پرسیارەکەمان بە ئەگەر بە لۆجیکی ئەرستۆ لێکی بینەوە، پرسیارەکەمان لە بابەتەکە نییە، لەوەیە کە ئەم بابەتە دەبێت بەوەی کە دەبێت. یعنی پرسیارەکەمان لەو شتەیە کە لەم بابەتە کەوتوێتەوە، نەک بابەتەکە خۆی. کەسێک مرۆڤێک دەبێت بە پزیشک، ئەوە پزیشکیەتیەکە لە چی کەوتوێتەوە؟ لە مرۆڤەکە کەوتوێتەوە. وە پرسیارەکە لەبارەی چێوەیە؟ لەبارەی پزیشکەکەوەیە، و ئەو ماهیەتەیە کە بەدەستی هێناوە، وەکو چی؟ وەکو کەسێکی پیشەیی. دوای ئەوە بزانین خێرەفۆن چی دەڵێت. دەی بابزانین ئەو هونەرەی کە گۆرگاس کاری پێدەکات چیە و بەپێی ئەو هونەرەشەیەتی دەبێ بە چی بانگی بکەین. اینجا لێرە ئەمە تەبان دیالکتیکە کاتێ بە پرسیاری چی پرسیار دەکەین. اینجا سەیری وەڵامەکەی پۆلس بکەن کە دەڵێ من وەڵامت دەدەمەوە، و ئەم وەڵامە وەکو ئینشایەک وایە لەبەری کردووە. وەڵامێکی حازرە کە وەڵامەکە حازرە، وەڵامی پرسیاری چۆنە، لە کاتێکە ئەم وەڵامی پرسیاری چیەی دەوێت، ئەو چیە دەوێت، نەک ئەو چۆنە، فەڵەن پزیشکێکی چۆنە، یا ئەو ئیشەی کە هەیەی ئیشەکەی چۆنارێ، باشە خراپە، ئیشێکی چۆنە. یعنی لەبارەی ئەم چۆن نییە. کەچی پۆلس کە دەڵێ من وەڵامی پرسیارەکە دەدەمەوە، پرسیارەکە ئاسانە، لەبەر ئەوەی پرسیارەکەی هەموو پرسیارێک بە چۆن دەبیسێ، ئەوە بۆ چۆنیش هەموو جوابی هەموو پرسیارێکی لایە، لەبەرەوە هەر بە پرسیاری چۆن جواب دەداتەوە. لە کاتێکە نەیتوانیوە ئەم هەموو نمونەیە هێنراوەتەوە، یعنی هێشتاکو گوێی لە پرسیارەکە نەبووە. بۆچی؟ چونکە بیستنی ڕاهاتووە لەگەڵ پرسیاری چییە؟ پرسیاری چۆنە. یعنی ئەو لەناو ئەو مەیدانایە وە بیرکردنەوەی لەسەر ئەوە ڕاهاتووە. لەبەرەوە هەر پرسیارێکی لێکەی با چییە، ئەو بە چۆنە وەڵامی دەداتەوە. یعنی هەر وەکو ئامێرێک وایە کە تۆ شتێک گەیە پێی دەدەی، ئەو شتە لەلایەوە تعریفی نییە، ئەو وەڵامێکت دەداتەوە بە پێی ئەوەی کە تعریفی هەیە لای خۆی. ئەمە وەکو وایە ئەو دەرگایەکی ئۆتۆماتیکی دەکرێتەوە، تۆ ناتوێت بچیتە ژوورێ، بەڵام دەرگاکە کە چوویتە پاڵی بۆ دەکرێتەوە، چووکە وادانراوە کە بکرێتەوە. ئەمیش هەر پرسیارێکی لێ بکەن، ئەو چیت وەڵام دەداتەوە، بە چۆن وەڵامی دەداتەوە. لەبەر ئەوە چییە؟ ئەو لە ناو بواری چۆنە زیندانی کراوە، بیرکردنەوەی لە ناو بواری چۆنە دەسوڕێتەوە. ئیتر هەموو شتەکان لای ئەو لە ناو چۆنە. جا بزانین چۆنەکەی چۆنە، یعنی ئەو بەچیە پرسیار دەکا ئەم چۆن جواب دەداتەوە. تاوان پرسیاری چۆن دایمە وەسفە، یعنی لە لێکدانەوە ئەوانە نییە، هەر وەسفی دەکا، ئەو ئاوایە، ئەو ئاوایە، ئاوا جوابی چۆنە، باڵای بەرزە، ئاوایە، چاکە، خراپە، هونەرێکی زۆر زۆر بڵندە، ئەم وەسفانە. ئەمە شتێکی ئاوا زۆر گەورەیە و ئاوایە، و ئەمە کە لە زۆر لە خوتبەکانە ئێمە زۆر ئەمە هەمووی وەسف و حکایەت و چیە بەرزکردنەوە و نزمکردنەوەی شتەکانە. زانین پۆلس چی دەکات؟ پۆلس دەڵێ خێرەفۆنی عەزیز، خەڵکی لە ڕێگەی ڕاهێنانەوە لە هونەرە جۆرا و جۆرەکانە دەبێتە خاوەنی ئەزموون. یعنی کۆمەڵێ هونەری جۆرا و جۆرت هەیە، ئەو خەڵکە خۆی ڕادەهێنێ و بەهۆی ڕاهێنانی لەسەر ئەوەوە ئەزمونێک پیا دەکات لەو ئیشا. اینجا ئیتر دەبێتە ئینشاییات. دەڵێ هەر کەسەوە پیشەیەکی نەبێ، ئەوە ژیانی دەستی ڕێکەوتایە. ئەمە وەسفینە و جۆرەکە لە داڕشتن و جۆرەکە لە وێنەسازی. بۆچی؟ بۆ پیشە، بۆ ئەو پیشەیە کە گۆرگاسەیەتی کە دواتریش دەردەکەوێت
ئەمە کە گۆرگیاسەتی لە ڕاستیا هوەریش نییە، یعنی وەکو پیشەکەی براکەی نییە کە هوەری پزیشکیە، یعنی ئەوەش نییە. شتێکە دواتر لە وینەکانی دواترە دەچین کە ئەوەی ئەگەر هوەر نییە تەکلیف نییە چییە. ئەڵێ زین چۆن باز دەکا، ئەڵێ هەموو هوەرەکانیش ئەزمون، نا سەرچاوەی هەموو هوەرەکانیش ئەزمونن، ینی بەڕاهێنان ئەزمون پەیا دەکەی کە ئەزمونمان هەبوو هەر هوەرێکە لە ئێمە هەمانە ئەو ئەزمونە سەرچاوەکەیەتی، ینی ئێمە خۆمان ڕادەیەنی نەتا سیستەمەکە لە ناو مانا دەچەسپێ، دواتر ئەوەی دەیکەین بەپێی ئەو سیستەمە دەیکەین و ئەوەی کە لە ناومانە هەیە سەرچاوەی هەر کارێکە کە ئێمە دەیکەین کاری ئەبزانم دەڵێ چی دوایەوە. ئەڵێ ئەزمون ژیانمان وا لێ دەکا کە بەپێی هوەر و زانین بەڕێوە بچێت، ینی ئەوەی پیشەیە بە زانین و بە معرفەت و بەشتی تر بەهێنی دەکات. لە کاتێکە کەسێک دەکرێت لەسەر ئیشێک خۆی ڕابێنێ بەبێ ئەوەی لەبارەیەوە هیچ بزانێت، ینی وەستایەکی بەنا کە بە تەجربە بینای دروست کردووە و وێنێ کردووە، لە کاتێکا وەکو ئەندازیارێک هیچ دەبارەی ئەوە نازانێت کە بیناکە هەیەتی، یعنی بەڵام دەشتوانێت چی بکە بەڕێک و پێکی بیناکە دروست بکە. فەرەزەن کەسێک دەتوانێت بەڕێک و پێکی بە زمانی قسە بکە، بەڵام تۆ لەبارەی زمانەکەەوە لێ بەپرسی ڕێزمانی زمانەکە ئەو هیچ نازانی، بەڵام بەڕێک و پێکیش شتەکە دەکات. ینی ئەمەی کە دەیکا زانین نییە، لێ زانینە، ئەمە لێ زانینە لەو ئیشە. تۆ دەڵێ لە ئیشەکە دەزانم، ینی لێزانیت، لێزانیت. زانین و لێزانین دوشتی جیاوازن. جا ئەم لێزانینەکە دەکا بەزانین. ئەڵێ ئەزمونی ژیانمان ئەزمون ژیانمان وا لێ دەکا کە بەپێی هوەر و زانین بەڕێوە بچێت و بێ ئەزمونی ژیانمان دەخاتە دەستی شانس و ڕێکەوت. هەر لێرەی تر مۆزوعی وەکو بڵێ مەسلحەت دێتە ئاراوە و بەرژەوەندی. ئەگەر ئێمە ژیانمان پلان نەکەین ئەوە ئیتر لە دەستی ڕێکەوتین، ڕێکەوتیش خوا دەزانێت سەرمان بە چیا دەدا، بۆ ئەوەی لە دەستی ڕێکەوتان نەبین دەبێ ئێمە ئەوەمان هەبێت، هوەرێکمان هەبێت و ئەم هوەرە نەجاتمان دەدا لە دەستی ڕێکەوت. لە کاتێکە ئەم هوەرە و سەد هوەریش ئێمە لەوەی کە دەبێت هەرگیز نەجاتمان نابێت لەوەی کە دەبێت و ئەم هوەرە هەرگیز ناتوانێت ئەوە کۆنتڕۆڵ کات کە من سبەینە چیم لێ دێ یا چیم لێ نایێت. و لێرە هیچ ڕەبتێکی نییە، ڕەبتێک نییە لە بینی ئەوەی کە من پزیشکم لەگەڵ ئەوەی کە من دەچم بۆ شوێنێ وا ڕێت دەکەوێت ڕووداوە ڕوودا کە من هەرگیز پێشبینیم نەکردووە. ئەو دیانێ ئەم هوەری پزیشکیە، ئەم هوەری گۆرگیاسەی کە گۆرگاس هوەرێکی قسەزانی هەیە کە وتمان هوەر نییە، دواتر ئەمە دێنە سەری. ئەڵێ هەرکەس ئەمەی هەبێ ئیتر ژیانی تەواوە، ژیانی ناکەوێتە دەست شانس و ڕێکەوت و ناکەوێتە دەست قەدەر و هەموو شتێک بۆ ئەو لە جێگەی خۆیەتی و دەتوانێت بەپێی پلان و بەرنامە بڕوا بڕەوە. ئەمە تەبەن هەمووی چییە؟ گەورەکردنی ئیشەکەی گۆرگیاسە. اینجا دواتر دەیباتە گەورەتری دەکات. ئەمە تەبەن باسی هوەرەکانی کرد، هوەرەکانی گەورە کرد. اینجا هیچ تاکو ماوە لە ناو هوەرەکانیشا کۆمەڵە لە هوەرەکان گەورەت دەکات، یەکێ لە هوەرەکان ئەوانی تر دێنێتە خوارێ. ئەڵێ هەر مرۆڤێک لە ناو ئەو هوەرانەدا ئەو هوەرە هەڵدەبژێرێت کە لە خۆیەوە نزیکەوە باشترینی مرۆڤەکانیش باشترین هوەر بۆ خۆی هەڵدەبژێرێت. یعنی لێرە دێ چی دەکات؟ دەڵێ هەر کەس هوەرێکی هەڵبژار بای ئەوەیە کە ئەو هوەرەی هەڵبژار. لێرە یەکسەر قیاسێک بەکاردێنی و دەیەوێت لە ڕێگەی ئەم کاسەوە گۆرگیاس گەورە بکات و لە ڕێگەی گۆرگیاسەوە دێت. گەورەکردنی گۆرگیاسەوە دەڵێ هوەرەکەی گەورەترین هوەرە. ئەڵێ باشترین، ئەڵێ هەر یەکە خۆی چۆنە ئەو هوەرە هەڵدەبژێرێت. ئەگەر هوەرەکە هوەرێکی نزم بوو ئەوە کەسەکەش خۆی نزمە.
ئەگەر کەسێک هونەرەکەی بەرز بووەوە خۆش دیارە بەرزە بۆیە ئەو هونەرەی وەرگتووە لە کاتێکە ئەم هونەرانە هەمووی تەکنیکی عیلاقەی بە بەرز و نزمی و سروشتی کەسەکانەوە نییە و دەکرێت هەر کەسێک فێری هەر یەکێک لەو هونەرانە ببێ کە هونەری تەکنیکی و ئێنە وەکو چۆن هەموو کەسێک دەتوانێت فێری حسابات بێ ڕێزار حساب ببێ حساب شتەکان حساب بکە تەقسیم و زەرب بکە ئەمانە عملیاتێکن کۆمەڵی عملیات مادام ئامێرێک دەتوانێت بیکە ینی ئەگەر کەسێکیش ئاوازێکی زۆر زۆر کەمی هەبێت تۆ دەتوانی فێری بکەیت کە ئەمانە بکات لەبەرەوە ئەوەی کە پیشەی و تەکنیکیە ئەوە هیچ فەزیلەتێکی تیا نیە یعنی ئەوە نییە کە کەسێک بتوانێت بیکات و یەکێکی تر نەتوانێت بیکات و حەسە بە ئەوە دیاری بکرێت اینجا دوای ئەوە لێرە هونەرەکان بەرز و نزمی دیاری ناکەن جۆری هونەرەکە دیاری دەکات بەس ئەم دێنێت یەکسەر لەبەر ئەوە هەموو شتەکانی وەسفە چی دەکات پلەداری دروست دەکات دەڵێ باشترین کەسەکان باشترین هونەرەکان هەڵدەبژێرن هەڵێ گۆرگیاسیش لە باشترینەکان لەبەرەوەی گۆرگیاز ئەڵێ بۆیە هونەرەکەشی باشترینی هونەرەکانە یعنی لەبەرەوەی گۆرگیاز باشە باشترینی کەسەکانە کەواتە ئەو هونەرەشی هەیەتی بەهۆی ئەوەی کە ئەو باشە هونەرەکەشی باڵاترین هونەرە ئەمە چییە؟ ئەمە هەمووی بە بەراورد و ئەمانە شتێکم بۆ دروست دەکات وێنەی شتەکەم بۆ دەگۆڕێت لەوانەکەی پێشوو باسیەوەمان کرد وتمان بۆی قەنەعەت دروستکەین دەبێت چی بکەیت دەبێت دەستکاری شتەکان بکەیت و وێنەی تریان بۆ دروستکەین ئێستا گۆرگیاز بڵێنەوە پۆلس بۆ هونەرەکەی گۆرگیاز چی کرد هیچی لەبارەی هونەرەکەەوە ڕوو نەکردەوە کە چییە بەڵکو هات چی کرد وێنەیەکی بۆ دروست کرد و کردی بە شتێکی گەورە لەبەر ئەوە لە مۆزوعی وتاردانا مۆزوعەکە ئامەیە کاتێک کە ئێمە پرسیاری چۆن جواب دەدەینەوە دەمانباتە ناو مۆزوعی بەراورد و پلەکاری و گەورەکردنی شتێک و نزمکردنی و جوانکردنی و ناشرینکردنی و ئەم شتانە واگەرم لە حەزتان کردی بێت لە قسەکردنی ڕۆژانەی ئێمە دایمە چی هەیە ئەمانەیە شتێکەیە ناشرینی دەکەین یا بەرزی دەکەینەوە شتێکی ژەیە نزمی دەکەینەوە ئەمە هەمووی چییە هەمووی ئەو جۆرەیە لە قسەکردن و وەگوتن و لەبارەی شتەکانەوە جا لێرە گەرم لە حەزتان کردی بێ ئەسڵەن ئەو هونەری کە هەیە جێگەی پرسیار نییە کە چییە ئەوەی کە هەیە ئەوەیە کە ئەم هونەرە چۆنە هونەرێکی باڵایە بەرزە ئاوایە ئەلێرا ئێمە جیاوازی دەتوانین بدۆزینەوە لە نێوان وتاردان و لە نێوان دیالێکتیکە